ئیماندارەتی دیزاینەرێکی بتوانە و بە سەلیقەمان کردووە لەلامان ئامادەیە بە کۆمەڵێک با بڵێن قماش زۆر دیزایانی جیاوازی کردووە با بڵێن فەرهەنگ و کەلتورە جیاوازەکانی هێناوەتە ناو جل و ئێوە دەتوانن لەمە بەدووە کۆمەڵێک جل لەبەرکەن کە بەرهەمی دەستی دیزاینەرێکی کووردە لەم بەشە بەڕێز ئاغا سامانمان لەلایە کە دیزاینەر بە هەمان شەو ئاماژەم بۆ کرد زۆر زۆر بە خێربێ کاک سامان سڵاو بە بەڕێزت سەرەتا باسی دیزاینەکانەکەن ئەبێ سەرەتا با بڵێن سەرەتا نقطەی ڕئیسی گرنگی بە دیزاین بێت چۆنیەتی با بڵێن سەرەتا سکێچکردنی ئەبێ سەرەتا کە ئینسان دیزاینێکە کا با بڵێن سەرەتا سکێچی بکێشێ ئینجا دەست هەڵبژاردننی قوماشەکە و ئینجا دوایی بیرۆکەی دوورینی چۆن کە با بڵێن ئەی دووری ئەم سکێچە چۆن بیرۆکەکەی لە مێشکدا هەڵاڵات سەرەتا من با بڵێن پێش 2 ساڵ با بڵێن من دەستی بۆ دیزاینە کردووە یانەوە بۆ 2 ساڵەدە با بڵێن بۆ سکێچەکەی ئەبێ تۆ بیرۆکەیەکت هەبێت کە پێشکەشی بینەرانیەکەی متابعی با بڵێن دیزاینەرەکانی تر ئەەکەی چۆنە هەر دیزاینەری بیرۆکەی خۆی هەیە با بڵێن بیرۆکەی جیاوازەیە دیزاینەری بەتوانامانەیە تر لە دەرەوە بێ لە ناو کوردستانە بێ لە عێراق دیزاینەری باشمان هەیە بەڵام هەر کەسە و بیرۆکەی خۆی هەیە باشە بۆ دیزاین زۆر کات لە ئەو وڵاتانەی کە ئەو کەسانەی دیزاینەرن بۆی ئەخوێنن یاخود ئەزمموونێکیانە بێ لەگەڵ کەسانێکە کە دیزاینەری بەتوانان تۆ چۆن ئەم وارەت هێنا بۆ خۆت هەڵەبژارد و بتوانی کاری لەسەر بکەیت بەتەکیید هەر کەسێ و ئێستا با بڵێن زانکۆیەکمان نییە با بڵێن بۆ خوێندنی فاشۆن بێ بۆ خوێندنی چۆنیەتی دیزاینکردن بێت بەڵام با بڵێن بە متابعەکردنە با بڵێن سێری سۆشڵ میدیا هەیە با بڵێن سێری دیزاینەری جلوبەرگی عالەمی بکەیت بەشی دەرەوە بەشی هەر ناو کوردستانیش دیزاینەرمان هەیە بەتوانە کە شتی جیاوازەکە نەتوانین تۆ شتێک فێربی لەوە بەڵام بە متابعەکردن با بڵێن بە خوێندنەوە لەسەری ئێستا من با بڵێن لۆچێ شتی زۆرم خوێند لەسەر دیزاین و شت بەس لە ڕێی سۆشڵ میدیاوە یعنی لە ڕێی نەزانکۆ نەهیچ باش نای برندەکەی جەنابەت چییە کاک سامان عەفو نای برندەکەی جەنابەت من هەر بەناو ئاغا سامان ئاغا سامان باشە با من با هەم کۆمەڵێک لە جلەکان کە دیزاینی جەنابتە نیشانی بە هێلەکەکەی بەرنیش ئەوە دیزاینی خۆ ئێستا کۆمەڵێک لە جلەکان بە هەمان شوە کە ئەیبینین با بڵێن ئەڵی جامانە تێکەڵ کردو ئێستا لەگەڵ هێلەکەکەشم جامانە هەر ئەسڵەن خۆی زۆر کوردانەش دەرئەکەوێت کاتە تۆوا دیزاینەکەی ئەم با بڵێن کۆلەکشنە ئەم کۆمەڵە جلانە کە جامانە و تێکەڵ کردووە ئەمە پێشوازیەکە لێ چۆن بوو یان با بڵێن یەکەم جا بیرۆکەکە چۆن بۆ دروست بووە باسی پێشوازیەکە سەرەتا با بڵێن لە جامانە دەستم پێ نەکردەوەی ڕاستی بێ من سەرەتا بە کێشانی وێنە بە بۆیە لەسەر جلوبەرگ بوو يعني حتى نمونة ليرة أو كاميان أميان بەڵێ ئەمە شتەکەی ئەوە خۆم دروستم کردووە و لەو حەیە یعنی من با بڵێن ئیشەکەم زۆر لەسەر وێنە کێشان بوو سەرەتا لەسەر جلوبەرگە خۆی ئەو با بڵێن ئەو بوارە باوە لە ئۆروپا لێرە پەرەی پێ نەدراوەی ڕازی بەس من حەزم کە شتێکی نوێ بکەم بۆی لە ناو کوردستانی شاپەرەی پێبین چونکە ئەو با بڵێن ئەو بابەتە زۆر کەمە لە ناو کوردستانە ئەم با بڵێن ئەو شتە ئەو بابەتە کە من کردومە ئێستاوە لەو حێگی بە ناوانگی کێشامە لەسەر کێشامە نوێیە لەسەر ئەو چاکەتە هەم با بڵێن شتێکی نوێ بۆی بینەران حەزیان لێگەن یا بێت تۆ شتێکی جیاوازکەی بۆی با بڵێن بەدڵیان بێ ئەم جیاوازی لای ئێمە جێی بۆ کراوەتەوە پێشوازی هەیە لەم جۆرە بەرهەمانە من هەتا ئێستا کردی بێتم بەڵێ بە خۆشحاڵیە زۆریان بەدڵوە کاکسامان زۆر کات لە ڕووی دیزاین و جوانکاریەوە لەو دیزاینەرانەی کە لە مۆدێلەکانە ئەیبینی جلوبەرگەیە زۆر سادەیە بەڵام تەنانەت لەوانەیە لە گیرفانێکە نەخشێکی جیازی کرد لە یەخەیەکە نەخشێکی جیازی کرد بێ ببێتە جێی سەرنج تا چەند کار لەسەرەوەکەیت خۆی هەش دیزاینێک با بڵێن سادەش بێت تۆ شتێکی حرەکەیەکی شتێکی بۆ ئیزافەکەی زۆر تایبەت دەرەجە یعنی شەرت نییە ئینسان با بڵێن
جلەکە زۆر قەڕەباڵکە بۆی بینەرانی بۆ ڕاکێژن ناوە پێویست ناکە بەڵام هەنێ جار هەنێش با بڵێن بە پێی شوێنە تۆ دیزاینەکەی بۆ کەسێک بە پێی شوێنە با بڵێن لۆچێ بۆ سەر فەرشی سوور بێ ئەبێ شتەکە جیاواز بێ باشە ڕاستە ئێستا من ئەمە کە ئەیبینێم بۆ نمونە پێما بە موزیسیانەکان و ئەوانە لاانەیان هونەرمەندەکان ئەتوانن لەبەری بکەن هەم نووسراوێکە نووسینێکە بەسەریەوە ئەمە ئیشی خۆتە یان ئەمە دیزاینەکەی با بڵێن چینەکەی ئیشی خۆم نیە ئیشی برادەرمە چونکە من هەم خەیاتم هەیە هەمیش با بڵێن ئەوانەی کە ئیشی چنینم بۆکەن بەس من دیزاینەکەی نووسینەکە خۆم دیزاینم کردووە اینجا بۆم حازر کردوون اینجا بۆشم دیزاین کردوون یعنی ئێستا ئەو نووسینە هەمووی بە چنین کراوە وایە زۆرێک لە دیزاینەران بەو شێوازەیە بەرگدرو و ئەمە با بڵێن هەم شێوازی قۆبچەکەی بەشی خوارەوەی شتێکی نوێ یعنی با بڵێن فارسیانەیە یعنی من دیزاینەکانم هەر شێوازێک و جیاوازانە تۆ تێکەڵ باشە کارکردنی تۆ لەسەر ئەو جلوبەرگانە چۆن لەگەڵ ڕەنگەکانە دیزاینەکانە گۆڕێت چکەسا بۆ نمونێ سامی بەدەستە هەرە ڕەنگێکی ڕەشی سادەیە لەوانێ ئەم دوو گوڵە جوانیەکی پێبەخشی بە زۆر کات پێویستی بەوەیە تۆ کۆمەڵێک کەرەستەیکەی بۆ زیاد بکەی بەس لە ڕێگەی ئەو شێوازەی کە خۆت مەبەستە ئەوەی بۆکەی یاخود کەلوپەلی کەشی بۆ زیاکەی لە ڕووی ئەکسسواراتەوە با بڵێن ئێستا من زۆر گرنگی بە ڕەنگی ڕەش و سپیە باشە زۆریش باوە ئێستا لە ناو هەموو کەسێکە زۆر حەزی لە ڕنگ و ڕەش و سپیە با بڵێن بەس بۆ ئیزافەکردنی ڕنگ ئەوە بە پێی حەزی کەسەکەیە با بڵێن ئەگەر بە ڕێزێک خۆت پێم بڵێ من حەزم لەو ڕەنگێت و ئەو ڕەنگەم بۆ ئیزافەکە بەڵام من خۆم ئەو ڕەنگانە بەکارێنم کە با بڵێن زۆر سەرنجی ئەو خەڵکەی پێ ڕاکێش یانی ئێستا با بڵێن ئەو کراسە ئێستا گۆڵدم تێکەڵ کردووە بە چنین ئەها بارزی کردووە کراسەکەی بارز کردووە زۆر جوان بۆ پیاوان و ژنانیشی ئیشەکە بەڵێن بە تاکید ئەمە بەڵام بۆ پیاوان کاتە باگلەیە بکەین زۆربەی ئەو شتانە کە من تا ئێستا نیشاندا هەمووی پیاوان بوو نا ئەو چاگەتە کامیان ئەم ساوزەیە ئەو کابۆیە دووهەمەکە یا سێهەمەکە ئەوەی جامانەکەی جامانەکە ئەمەیان کاتە ئەمە توانن خاتونەکان بەکاری باش بابێ لەسەر ئەمەیان یەکێک لە هاوکارانمان کاتێ خەریبوون جلەکانمان ئەهێنا بوو ئێنا باسی یەکرایوت ئەمە مایکل جەکسۆن لەبەریا بووە ئەوەی ڕاستی من بینیومەوە لەبەریا بەڵام من کە دیزانم کرد یعنی بیرم هەل لای ئەوە نەبوو زۆر کەسەی وت با بڵێن ئەوە مەکە و نازام چی وتم نا من ئەو بیرۆکەی خۆمە با بڵێن حەزم لەو دیزانەیە با بڵێن ئێستا ئەو چاکەتە کە کردومە با بڵێن بۆ سەرفەشی سوورە یان بۆ کەسێک بۆ کلیپێک لە بەریکە بەڵام بۆ باڵێن ئەو شێوازە چاکەدانە تایبەتە بۆ سەر فەرشی بۆ هەموو شوێن تا چەند لەگەڵ درومانیت دەستی درومانت هەیە من خۆم من بەس با بڵێن زۆر گرنگیم بە دیزانیەوە دیزانێ بەڵام باڵێن من خەیاتی خۆم هەیە توانی بیرۆکەکەی بیرۆکەی ئێمە دەستی خۆش بێ لێرە سڵای بۆ گەێنم ئەمەشمان بۆ ئەمە هەر کێشانەکەیوە ئەمە کێشانە ئەمە با بڵێن بە بۆیە کێشامە طبعا ئیشی دەستە ئەوش با بڵێن هەم کراسەکەش خۆمانەی دوورین هەموویش با بڵێن ئیشی لەوحەکەش کە لەسەر یاگەشمە بە دەستی خۆمەی ئەم بۆیە بە کەڵکی ئەوە دەی بشۆریە دیان نا ئاسایە بشۆرە نا تێک ناچێت بەڵام باش شۆردنی جیاوازە ئۆتوکردنی جیاوازە بۆ منە ئەوەی کە بەرهەمێکی لەم جۆرە بێ چۆن بشۆرە ینی با بڵێن ئاسایە بە غەسالە بشۆرە بەڵام بە تەنیانە یعنی بە تەنیا بیکەیتە ناو غەسالەیە کێشە بەڵام لەگەڵ جلوبەرگە ناکێشە کاکسامان ئەم جلوبەرگانەی کە تۆ زۆر جار دیزاین لەسەرەکەی هەمووی بۆنەی تایبەتە یاخود کەسانی ئاسای ڕۆژانە ئەتوانێت بەکاری بێت خۆی با بڵێن بۆ ڕۆژانی ئاساییە با بڵێن کەسێک با بڵێن مەوعدێکی هەبێت یان با بڵێن ئەچێتە کافتریایەک یان با بڵێن هەر بەعام ینی گشتی بۆ هەموو شوێنێکە بێت گەشە نابێت تا چەند هەوڵداوە بۆ نمونێسا
وەکو جامانە کە ئێمە وەکو جلوبەرجی کوردی و هەمزێکی کوردایەتی و ینی بەکار هاتووە لەلایەن پیاوان و تۆ جارێک هێناوتە لە جلوبەرجێکی ستایلێکی نوێ بەکارێنیتەوە ئەمە تا چەند خەڵک بۆ نمونە خواستی لەسەر حەزی لێتی ئایتان وای لات و ماسکیان دروستەکە لە بەڵێ من زۆر گرنگی بە جامانەیەمەوەی ڕاستی بێ نازانم لە ئەکاونتەکەشم هەر دیارەکە زۆر گرنگی بە جامان و شتێم چونکە با بڵێن تەڵەبی زۆری لەسەرە یعنی خۆی شتەکە نوێ با بڵێن دووشتم تێکەڵ کردووە لە دوو فۆلکلۆرە هەم کوردی و هەمیش با بڵێن غەربی یعنی فۆلکلۆری کوردیەکە ئەوەیە کە جامانەکە کوردەواریە باشە با بڵێن ئێستا کراسێکی ئاسایی ئەدورین جامانی پێوە با بڵێن پێوەکەین ئیتر شتەکە مەبەستەکە ئەوەیە یعنی لە دوو شتە لە هەم غەربیە هەموویش کوردەواری باشە بێگومان ئەزانین گەنجانی ئێمەلانێ زۆریان حەز لەم داهێنانانە بێت لەگەڵ یا کە تۆ داهێنانەکەکەی تا چەند ئاگاشت لەوەیە لایەنە کەلتوری و فولکلۆرەکەی خۆشمان پارێزراو بێت خۆی زانی چۆنە ئێستا با بڵێن ئەو کەسانی کە تەڵەبیان هەیە لەسەر ئەو کراسانە با بڵێن لەسەر کراسی جامانە با بڵێن زۆر گرنگی پێیان با بڵێن زۆر گرنگی بەو شتە ئەیەن با بڵێن بەو جامانە ئەیەن یعنی تەڵەبی زۆری لەسەرە هەروەک پێشتریش گوتم یعنی زۆر حەزیان لەو جۆرە ستایلەیە چونکە من کە شتەکەم باڵێن دەست پێ کردو و دیزاینم کردووە شتێکم کردووە کە باڵێن بەدڵیان بێت یعنی سەرەتا ئەو بیرۆکە یەکەم جانێ دوو جانێ سێ جار چوار جار باڵێن پلانم بۆ داناوە اینجا دەستم پێ کردووە یعنی یەک جانیە بڵێم وەڵڵا بە دەست پێ بکەم و چوار جار پلانم بۆ داناوە اینجا سکێچم کردو اینجا باشمان لەگەڵەوەی کاڵی کەسێک هەیە بۆ نمونە و ئەگەر پێویستی بە درومان بێ یاخود تێکەڵکردنی قوماش بێت لەگەڵ ڕەنگەکانە تا چەند گونجاندنت هەیە خۆی ئەو کەسانێک کە پەیوەندین پێوەکەن طبعا هەموو حەز و ئارزوو خۆیان ئەڵێن خۆت چی و بەدڵە خۆت داینە بەڵام هەنێک کەس باڵێن هەیە تۆزێها حەزی لەوەیە بەویستی خۆی بێ ئەڵێ من جۆرە قوماشێکمەوە ئەوەمە یعنی ئەو کات من ئەبێ بە دڵی ئەو ئیشەکە لەسەر باڵێن ئیشی جلەکانی بۆ بکەم لەسەر حەزی خۆی باشە ڕەنگ بۆ دیزاینەر زۆر گرنگە سەرکۆش ئاماژەیەکی بۆ کرد تا چەند لەگەڵ ئەوەیە ڕەنگی جیاواز تێکاڵ بکەیت ڕەنگی جیاواز بەکاربهێنیت زانی چۆنە ئێستا ئێمە لە مۆسمی زستانە مۆسمی زستان تۆزێ ڕەنگی ڕەش زۆر تایبەتە بۆ مۆسمی زستان خۆشت هەست دەکەم حەزت لە ڕەش و سپی زۆر من خۆم حەزم لە ڕەش سپیە حتا بۆ ڕسم و بۆ جلوبەرگیش بەس بەعام ئێستا باوە ڕەشجلی ڕەش زۆر باوە خەڵکیش زۆر حەزی لە جلی ڕەشە بە تایبەت من وەک پێم وتن هەنێک کەس هەیە با بڵێن زۆر حەزیان لە جلی ڕەشە یعنی دایم کە پەیوەندیم پێوەگەن ئەڵێ با قوماشەکە ڕەش بێت جا ئەو حەزی لە جلی ڕەش بێ و دیزاینەرەکەش خۆی خواستی لەسەر ڕەش بێ ئەبێت چەنە لەسەر ئیزافە هەیە با بڵێن بۆن ئەگەر چنینەکە ڕەنگاوڕەنگی تێکی ئەوە جوانتریەکە با بڵێن قوماشی ڕەش هەموو شتێکی بۆ جوان مەجای کاری زیاتر مەجای کاری زیاتر زۆر سپاس کاک سامان بۆ ئامادەبوونی بەڕێز